لەم ڕۆژەدا کە کۆبووینەتەوە بۆ بەرزڕاکردن و پیرۆزکردنی 8 مارس لە هەموو ژنانی جیهان بەگشتی وە لە ژنانی کورد بە تایبەتی خۆمان بە پێویستمان زانیوە خۆشحاڵین کە لەم ڕۆژەدا یادی شەهیدانی کوردستان بکەینەوە بە تایبەتی شەهیدانی ژنان و یەکێ لەو شەهیدانەی کە بە ناحەق خوێنی پاکی ڕژێنرا هەڤاڵ ناگیهان بوو کە لەم شوێنەدا شەهید کرا طبعاً ئێمە چۆن ژنانی کورد هەمیشە خەبات کار و شۆڕژگێر بوون وەسەلماندویانە بۆ هەموو جیهان کە ژنانی کورد هیچیان کەمتر نییە لە ژنانی جیهان و ئێمە ژنان چۆن شەهیدانی سەنگەرمان هەیە شەهیدانی قەڵەممان هەیە هەڤاڵ زیلان یەکێکە لەو شەهیدانەی شەهیدی قەڵەمە بەڕاستی کە کاری ئەکرد بۆ هوشیارکردنەوەی ژنان بۆ ڕۆشنبیرکردنەوەی ژنان بە ئەرک و مافەکانیان بەڵام بەداخەوە دەستی تیرۆر و خیانەتکاران دەستی ناپاکیان گەیشتە خوێنی پاکی و زانیان کە ئەم بڵێن ئامانجەکەی چییە هاوشارکردنەوەی کۆمەلگایە بە گشتی چکە ئێمە کە بمانێ کۆمەلگایەکی وشارمان هەبێ بەڕاستی ئەبێ ژنانمان هۆشیار بن ئەو کاری ئەکرد بۆ شارکردنەوەی ژنان بەڵام بەداخەوە دوژمنان نەیان هێشت ئامانجەکەی بپێکێ و شەهیدیان کرد و خوێنی پاکیان ڕژان لەم شوێنەدا ئێمە هەکو ژنان بەگشتی سەری نوازش بۆ دائەنوێنین بۆ خوێنی پاکی شەهیدان و بە تایبەتی شەهیدانی ژنان کە لەو ڕێبازەدا کاریان کردووە و بە ئێمە کوژنانە بێ بەردەوام بین بەڕاستی لەسەر ئەو ڕێبازەی ئەو هەڤاڵانە کە بەردەوام بوون خەباتیان کردووە و شۆڕشیان کردووە و ئێمەش ئەبێ بەردەوامی بین بۆ ڕێبازە و هەردەم هەمیشە کار بکەین کە بۆ شارکردنەوەی ژنان بۆ ڕۆشنبیرکردنی ژنان بۆ ڕێبازی ژنان و ئەبێ کە ئەم سەدەیە ئەڵێ بە سەدەی ژنە شۆڕژی ژنە کەواتە ئەبێ هەموو هاوکاری یەکتر بین هەموو یەکدەنگ بین هەموو کار بکەین بەڕاستی بۆ ژنان و بۆ نیشتیمانەکەمان.